حکوومەتی هەرێم ڕایگەیان لە ئافرۆشتنی نەوت بەردەوام دەبن و هەوڵ دەدەن لە داهاتی ناوخۆ و ئەو نەوتەی دەیفرۆشن موچەی فەرمانبەران دابین بکەن. کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەردەوامەوە و قەیرانی دارایی هەرێم تاوتوێ دەکرێت بڕیاریشە خوێندنەوە بۆ چەند پرۆژە یاسایەک بکرێت. پۆلیسی پارێزگای دوهۆک وردەکاری کوشتنی ژنە 15 ساڵانەکەی کۆمەڵگەی کەڵەکشی ڕاگەیاندوویەکەتی زانایانیش داوای سزادانی و مامۆستاییە دەکات کە مارەی بڕیوە. بەڕێزان ساوتان لەبێ. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان لە ئافرۆشتنی نەوتی هەرێم بەردەوام دەبن و داهاتی نەوتەکەش لە ژێردەستی حکوومەتی هەرێمدایە. سەفیندزەی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێدوانێکدا بەیاناتی ڕاگەیان حکوومەتی هەرێم لە هەناردەکردنی نەوت و فرۆشتنی بە بازاڕەکانی گیان بەردەوام دەبێ. ئاشکراشی کردووە لە هەمان کاتدا گفتوگۆکانیان لەگەڵ بەغدا سەبارەت بە دۆسەی فرۆشتنی نەوت بەردەوام دەبن. وتیشی ئەگەر لە گفتوگۆکانیشدا نەگەنە ئەنجام ئەوە هەناردەکردنی نەوت ناوەستێن. سەبارەت بە وتەکانی تانەر یەڵدز وەزیری وزە و سامانە سروشتەکانی تورکیا کە ڕایگەیاندبوو لە داهاتی نەوتی هەرێم لە سەدا 17 بۆ هەرێم و لە سەدا 83 بۆ بەغدایە. سەفیندزەی ئاماژەی بۆ کردووە هەموو داهاتی نەوتەکە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستاندایە. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانی ژەوەی خستە ڕوو هەوڵ دەدەن لە داهاتی ناوخۆ و ئەو نەوتەی دەیفرۆشن موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان دابینکەن هەرچەندە بەتەواوەتی بەشی موچەی فەرمانبەران ناکە. دزەی وتیشی لە چەند ڕۆژی داهاتوودا دەست دەکرێت بە دابەشکردنی موچەی فەرمانبەرانی وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە دواتریش ئامادەکاری دەکەن بۆ دابەشکردنی موچەی مانگی ئایار. لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستاندا تاوتوێی قەیرانی دارایی و پێنەدانی موچە دەکات و لەسەر ڕاگەیەندراوەکەی کۆنسۆلی یاخود کۆنسۆلگەری ئێرانیش لە سلێمانی گفتوگۆ دەکرێت. کاتژمێر 11 پێشنیۆڕۆی ئەمڕۆ دانیشتنی یاسای پەرلەمانی کوردستان دەستی پێکردو لە بەرگەی یەکەمی دانیشتنەکەدا گفتوگۆ دەربارەی قەیرانی دارایی و ئابووری لە هەرێم و پێنەدانی موچەی فەرمانبەران و خانەنشین دەکرێت. بەپێی ڕاگەیەندراوی فەرمی ماڵپەڕی سەرۆکاتی پەرلەمان هەر لە دانیشتنی یاسای ئەمڕۆدا لە سەرداوی یاسای کۆمەڵێک پەرلەمانتار گفتوگۆ سەبارەت بە بڵاوکراوەی کۆنسۆلگەری گشتی ئێران لە سلێمانی بکرێت سەبارەت بە زمان و نەتەوەی کورد کە ئەوەش دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان تا ئێستاش بەردەوامە و بەڕێرە خوێندنەوەی یەکەم بۆ چەند پرۆژە یاسایەکیش بکرێت کە گرنگترینیان پرۆژە یاسای هەموارکراوی سێمی یاسای خانەنشینی ئەندامانی پەرلەمانی کوردستان و پرۆژە یاسای هەموارکردنەوەی موچەیە لەگەڵ پرۆژە یاسای هاوکاری بۆ ئافرەتانی باوسەر و دوو پرۆژە یاساش بۆ چاودێری بە ساڵەچوان. بەڕێزان پامنەرمان شەیماجاو لە پەرلەمانی کوردستانەوە لەگەڵمانە. شەیما نوێترین زانیاری لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان بۆ بینەران بگوێزیتەوە. باڵێ پەری کۆبوونەوەی پەرلەمان دانیشتنی شەشەم بەردەوامەوە گفتوگۆکان لەسەر ئەلبەت کارنامەی کاری پەرلەمان گۆڕانگ ئاڵوگۆڕی بەسەردا هات کە لە تەوەری یەکەمدا ئەوایە گفتوگۆکردن لەسەر قەیرانی کێشە و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کرابە، بەڵام دواتر بڕگەی دووەم یاخود گفتوگۆ لەسەر ئەو نووسینە یاخود ئەو یادداشتێک کە بڵاو کرابەوە لە سایتی کۆنسۆلگەری کۆنسۆلی ئێران لە شاری سلێمانی گفتوگۆ لەسەر ئەوە کرا پەرلەمانتاران داوای لەوە لە سەرۆکاتی پەرلەمانەکەن بەشێکی زۆر لە پەرلەمانتاران کە گفتوگۆیان کرد و قسەی خۆیان و سەرنجی خۆیاندا باسییان لەوە کرد کە ئەبێت سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەڕوونی داوا لە کۆنسۆلگەری ئێران بکات کە ڕوونکردنەوە یاخود وە بەشێک لە پەرلەمانتارانیش لە قسەکانیانە ئەوە هات کە ئەبێت کۆماری ئیسلامی ئێران بەفەرمی داوای لێبوردن لە خەڵکی هەرێمی کوردستان کە بەڵام زانیاریە کە لە ئێستاە هەیە ئەوەیە کە باس لەوە ئەکرێت کە ڕۆژی چوارشەمە لە کۆبوونەوەی چوارشەمەی پەرلەمانی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی هەشت نێچیروان بارزانی ئامادە ئەبێ بۆ ئەوی زانیاری زیاتر لەسەر ئەوە وەرگرین و ئامادەبوونیە و ئێستا ئومێد خۆشنا و سەرۆکی فراکسیۆنی زەردمان لەگەڵدایە کاک ئومێد سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر پێمان بڵێ بە شێوەیەکی گشتی ئێستا باس لە گفتوگۆکردنە لە نێو پەرلەمان لەسەر کۆنسۆلگەری ئەو یادداشتی کۆنسۆلگەریە هەڵوێستی ئێوە داوای ئێوە چی؟
زۆر سپاس بەتاکید بەرنامەکاری کۆبنەوە ئەمڕۆ وازەح بوو کە سێ بڕگەی لە خۆگرت بوو بڕگەی یەکەمیان ئاڵوگۆڕی پێکرا لەگەڵ بڕگەی دووەم ئەمڕۆ ئێستاوە گفتوگۆ لە دەربارەی بڕگەی یەکەم دەکرێت کە تایبەتە بە ئیدانەکردن و پرۆتستۆکردنی ئەو کارەی کە لە سایتی فەرمی قونسولگەری کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی دەرحەق بە زمان بە نەتەوەی کورد بڵاو بۆتەوە پەرلەمانتاران قسە و باسی دەربارەو دەکەن کە دوجار لە پەرلەمانی کوردستان بەتاکید لەو بابەتەدا هەڵوێستی ڕوونی پەرلەمانی کوردستان بەڕوونی ڕادەگەیاندرێتن بەوەی کە ئەو کارە هەم کارێکی ناڕەوایە هەم یەکانگیر نییە لەگەڵ یاساکانی نێودەوڵەتی حەق و حقوقی جیرانەتی و هەمیش لەگەڵ لە ئاستی پەیوەندی لە سلکی دیبلۆماسیدا هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە پەیوەندێکی باشدایە بۆیە نەشیاوە نەگونجاوە کەسێکی نەناسرا و لە سایتێکی فەرمی کونسڵگەری کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی بەو شێوازە نەژاد پەرستیە بەو شێوازە ناشرنە ناڕەوایە دەرحەق بە نەتەوەی کورد بە زمانی کورد بە کللتوری کورد قسە بکەوە بدوێتن بۆیە ئەوە ئیدانەکردنی پەرلەمانی کوردستان واتە ئیدانەکردنی هەوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئێستا باس لەوە ئەکرێت کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی چوارشەممە ئامادە ئەبێت ئەمە تا چەند ڕاستە ئەم هەواڵەوە بەڵێ بەتاکید هەواڵەکە ڕاستە لەوەی کە سەرۆگەزیرانی هەم ڕاست پێردرا و هەم سەرۆگەزیرانی ئێستا هەرێمی کوردستان ڕێزدار نێچیروان بارزانی ئامادەی خۆی دەربڕیوە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان قسەی کردووە ئامادەیە کۆبنەوەیەکی تایبەت بە قەیرانی دارایی و موچەی فەرمانبەران ئەو لێکەوتانەی کە لەو دوو پرسەدا دەکەونەوە ئامادەی دەربڕیوە بێ کۆبنەوەیەکی تایبەت ڕێک بخرێتن کە هەم ڕوونکردنەوە بۆ ڕای گشتی هەم ڕوونکردنەوە بداتە پەرلەمانی کوردستان بەڵام تایبەت بە تەوقیتەکەی ئەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە دوجار کاتەکەی دیاری دەکە بەڵام بەتاکید ڕوون نییە ڕۆژی چوارشەمەیە کات باس دەکرێت ڕۆژی چوارشەمە بەڵام دوجار و دو بڕیار دەربارەی ئەو پرسەس دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە کە چوارشەمە یان چەند ڕۆژێکی دیکە دیاری دەکات بەڵام ئەوەی ڕوونە سەرۆگەزیران بەخۆی داوای کردووە و ئامادەی دەربڕیوە کۆبنەوەیەکی تایبەت بۆ ئەو بابەتە دیاری بکرێتن و بەشداری تێدا بکە و ڕوونکردنەوە هەم بۆ ڕایگشتی هەمیش بۆ پەرلەمانی کوردستان بداتن. ئەگەر سەرۆگەزیران هاتە پەرلەمان ئێوەکو پەرلەمانتاران چی لێ ئەپرسن لەسەر داهات و بوجە بەتاکید ئەمڕۆ دوو راپۆرتەیە راپۆرتی چەند تایبەتە بە راپۆرتی لێژنەی دارایی راپۆرتێکی دیکەشان تایبەتە بە لێژنەی وزەکە لەو کۆبنەوەیەدا عەرزی پەرلەمانتاران دەکرێەوە ڕاوسەرنج و تێبینی و پرسیارەکانی پەرلەمانتاران دەخرێنە ڕوو و بە باش دەزاندرێتن ئەو دوو راپۆرتە یەک بخرێەوە ئەو دوو راپۆرتە و ئەو مداخەلاتانەی ئەندامانەی پەرلەمان دەیکەن پێشکەش بە سەرۆگەزیران بکرێتن جگەلەوەی ئەو بەخۆی دێتن ڕوونکردنەوە دەداتن بەڵام بەتاکیدیش پەرلەمانتاران ئەو کاتی پرسیاری خۆیان دەبێتن و پرسیارەکان ئاراستەی جەنابیان دەکەن. سەرۆگەزیران بەتەنی ئامادە ئەبێت یاخود جێگرەکەی وەزیری سامانە سروشتێ تا ئێستا کە دیار نییە بەڵام بەتاکی سەرۆگەزیران خۆی ئامادە دەبێت بەڵام چ وەزیرێک لەگەڵ خۆی دێنێتن و جێگری سەرۆگەزیران دەیان نا بەڵام دیار نییە بەس بەتاکید سەرۆگەزیران خۆی ئامادە دەبێت. زۆر سپاس بۆ زۆر سپاس. بەڵێ پەری ئەوە دوایین زانیاری بوو کە ئۆمێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان پێی ڕاگەیاندین کە ئەگەری زۆرە کە ڕۆژی چوارشەمە لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستاندا سەرۆک وەزیران ئامادە بێت بۆ وەڵامی پرسیارەکانی پەرلەمانتاران و بەپێ ئەوەی ئەو باسی کرد کە دوو راپۆرت ئامادە کراوە لەسەر داهات و بوجە. هەڵە شێماجا پێمنێرمان لە پەرلەمان و سپاس بۆ زانیارەکانت سپاس بۆ میوانەکەشت. بەردەوامین و پۆلیسی دۆگ ڕایگەیاند تا ئێستا بکوژی ژنە تەمەن 15 ساڵانەکەی دۆگ دەستگیر نەکراو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانیش داوای سزادانی ئەو مامۆستایانی کرد کە ئەو ژنەی مارە کردووە. لە سەر ڕووداوی کوشتنی دنیا ژنە تەمەن 15 ساڵانەکەی ناحەی کەڵەکچی سەر بە پارێزگای دۆگ پۆلیسی دهۆک و بەڕێوەبەرەتی نێشتنی توندوتیژی دژی ژنان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشدا ڕانگەیاند تا ئێستا هیچ سکاڵایەک لەسەر ڕووداوەکە تۆمار نەکرا و پۆلیسی ژنەی توانیوە بکوژەکە دەستگیرکە. ئەمەژیان بەوە کردووە دنیا بە 9 فیشەک کوژرا و لە ئێستاشدا چاوەڕێی راپۆرتی پزیشکی دادوەری دەکەن بۆی بزانن دنیا دووگیان بۆ یاخودنا. لەلایەکی ترۆیکەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە بەیاننامێکدا بە توندی دانی کوشتنی دنیای کردو و ڕایگەاندووە کوشتنی ئەو ژنە تاوانێکی دڕندانە و نامرۆڤانەی و تاوانێکی لەو جۆرە لە هیچ یاسا و ڕێسایەکی ئاسمانی و زەمینی جێگەی نابێتەوە. یەکێتی زانایان داواشی کردو و مامۆستا ئاینی و هەموو کەسانە سزا بدرێن کە دەستیان لە بە زۆر مارەکردنی ئەو کچەدا هەبووە بۆ پێشگرتن لە پەرسەندنی تاوانی کوشتنی ژنانیش یەکێتی زانایان داوای لە پەرلەمانی کوردستان کرد پێداچوونەوە بە یاساکاندا بکات و یاسای سزادانی بکوژان هەموار بکاتەوە. لانە و لایەنانەی بەشداری کابینەی هەژدەم دەکەن بۆستی یاخود پۆستی وەزیریان
بەرکەوتووە تەنها یەکگرتووی ئیسلامی کاندیدەکانی خۆی بە فەرمی یەکلای کردوتەوە. ئەو لە کاتێکدا 7 ڕۆژ لەو 30 ڕۆژە دەڕوات کە بەپێی یاسای سەرۆکاتێرم دیاریکراوتاوەکو سەرۆکوجێگری سەرۆکی ڕاستپێدراوی پێکەنانی حکوومەت کابینەی وەزارەتی حکوومەت ئامادە بکەن کە بریتیە لە ناوی وەزیرەکان. 6 ڕۆژە نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی لەلایەن مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانەوە ڕاستپێدراون بۆ پێکێنانی حکوومەت. بەڵام تا ئێستا ئەو لایەنانەی کە بڕیاریان داوە بەشداری حکوومەت بکەن جگە لە یەکگرتووی ئیسلامی هیچ کامیان کاندیدیان بۆ وەزارەتانە بە فەرمی دیاری نەکردووە کە پشکی ئەوانە لە پێکێنانی کابینەی وەزاری. سەبارەت بە کاندیدە وەزاریەکانی یەکگرتووی ئیسلامیش کە بە چەند فلتەرێکدا تێپەڕیون و بنەمای ڕەچاوکردنی جوگرافی لە بەرچاو گیرابوو، دوجاریش سەرکردایەتی حیزبەکە بڕیاری کۆتایی لەسەردان. لە دوای ئەو ئینتیخاباتە و هەڵبژاردنەی کە دوێنێ کرا 4 وەزیر هەڵبژێردرا لە دەڤەری سلێمانی کە ئەکاتە بڵێن دەڤەری سەرکردایەتی سلێمانی کاک دکتۆر سەلاحەدین بابەکر بە وەزیری کارەبا دانراوە، مامۆستا عومەر بۆ وەزیری ناوچە دابڕاوەکان دانراوە و وەزیری کاروباری کۆمەڵایەتی مامۆستا غازیە لە زاخۆ بۆ کاروباری پەرلەمان کاک محەممەد هاودانیە خەڵکی هەولێرە. یەکگرتووی ئیسلامی بەهۆی کەمبوونەوەی دەنگەکانیان لە هەڵبژاردننی 30 نیساندا جۆرێک نیگەرانی و ناڕزایی لە ناو حیزبەکەدا بە دوای خۆی داهێنا. بە هەواشێوەش دابشکردنی پۆستەکان ناڕزایی ناوخۆیی لە نێو یەکگرتوودا دروست کردووە، بە تایبەت لەلایەن کادیرانی پێشکەوتوی حیزبەکەەوە بەهۆی کاندید نەکردنی هیچ نێک بۆ ئەو پۆستانە. میکانیزمەکە بەو شێوەیە یعنی نەمانویست خاترمان بگیرێتن بە خاتر و یعنی بڵێنەوە خوشکە و وەکو چۆن نیزامی کۆتا یعنی من بەڕاستی ئەو جارە حەزمانە دەکرێمە ئەم کۆتایە بەکاربێتن لە بۆ ئەوە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی یەکگرتووش دەڵێت ژنانی حیزبەکەی خۆیان هۆکاری سەرەکی بوون لە داوا نەکردنی پۆستی وەزاری بۆ ژن. لە کاتێکدایە لە کۆی 35 ئەندامی سەرکردایەتی یەکگرتوو 9 ئەندامیان ژنن، لە 12 ئەندامی مەکتەبی سیاسیش 3یان ژنن، لە 10 پەرلەمانتاری کوردستانیش 3یان ژنن. یەکگرتووی ئیسلامی کوردستان وەزیرەکانی هەر چوار وەزیرەکەی خۆی ئاشکرا کردی، هەر چوار وەزیرەکەش پیا و دەرچینە تا ئەوەی کە من زانیاریم لەسەر هەبێ لەسەر ئاستی سەرکردایەتی دەڤەری هەولێر لەوێوە خوشکان خۆیان بەڵکو حزب مانع نەبوون، ڕێگر نەبوون، هانی خوشکانیشیان دەکەوە خۆیان کاندیدکەن بۆ پۆستی وەزیری، بەڵام لە دەڤەری هەولێر هیچ کام لە خوشکان خۆیان کاندید نەکرد، خۆیان نەهاتنە پێشتاوەکو ئەو پۆستە بگرنە ئەستۆی خۆیان. پشکی یەکگرتوو 2 وەزارەتی حکومەت و 2 وەزارەتی هەرێمە، واتە وەزیری بێوەزارەت لەگەڵ دەستەیەک لە حکومەتی داهاتوودا. بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێمیش پێویستە لە ماوەی 30 ڕۆژدا نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی پێکاتەی وەزاری حکومەت ئامادە بکەن، واتە ناوی سەرجەم کاندیدی لایەنە بەشداربووەکانی حکومەت بۆ وەزارەتەکان لەو ماوەیەدا یەکلا کرابێتەوە. ڕۆژی 19 مانگی داهاتوش ئەو وادە 30 ڕۆژیە کۆتایی دێت. شێمەجاف NRT هەولێر. لەسەر تۆمارکردنی سکاڵا لەسەر هەرێم و تورکیا وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم ڕایگەیاند سەرجەم هەڕەشەکانی بەغدا هەناردەکردنی نەوت ناوەستێنێت و سکاڵاکەشی دەبێتە هەڕەشەیەک بۆ پەیوەندیەکانی عێراق و کۆمپانیا گیانەکانی بواری نەوت. دەربارەی هەنگاوەکەی بەغداش بۆ تۆمارکردنی سکاڵا دژ بە حکوومەتی هەرێم و تورکیا لەتیف مستەفا پسپۆر یاسایی دەڵێ تۆمارکردنی سکاڵاکەی حکوومەتی عێراق نزیکەی 6 مانگی دەبێت. هەنگاوە نوێیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە فرۆشتنی نەوت لە بەرامبەرشدا هەنگاوەکەی بەغدا بۆ تۆمارکردنی سکاڵا لەسەر ئەولێر و ئەنقەرە نزیکەی 6 مانگی دەبێت. ڕەنگە تا و کاتەش هەناردەکردنی نەوتی هەرێم ببێتە ئەمری واقع. لە ئێستادا کێشەی سەرەکی بەغدا لە ڕێکەوتنەکەی کۆتایی ساڵی 2013 نێوان نێچیروان بارزانی و ئەردوغان بۆ هەناردەکردنی نەوت داهاتەکەیەتی کە بەرپرسانی بەغدا دەڵێن دەبێت بگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراق و هەرێمیش ڕەتی دەکاتەوە. جارێکی دیکە تەنەریاڵدز وەزیری وزە و سەرچاوە سروشتەکانی تورکیا لەسەر داهاتی نەوتی هەرێم هاتە سەرخەت و ڕایگەیاند. سەرجەم پارەی نەوتی هەرێم لە هەڵبانکدا لە تورکیا کۆ دەکرێتەوە و دواتر بە شێوەیەکی دادپەروەرانە لە نێوان هەرێم و بەغدا دابەش دەکرێت. وەک تەنەریاڵدز دەڵێت بەپێی دەستوری عێراق لە پارەی نەوتی هەناردەکراو لە 1970 بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیتحادی و لە 1970 پارەکەش بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان دەبێت. وەزیری وزەی تورکیا جارێکی دیکە باسی لە پابەندبوونی ڕێکەوتنی ئەنقەرە و بەغدا کردەوە وتی لە دوایین سەردانی وەزیری نەوتی عێراق بۆ تورکیا لە سەرەتای ساڵی 2014دا ئاماژە بۆ ئەوە کراوە کە ڕۆژانە 100,000 بەرمیل نەوتی هەرێم ڕەوانەی دەرەوە دەکرێت. وتیشی ئەنقەرە کارێک ناکات کە دژ با ڕێکەوتنەکان بێت لەگەڵ عێراق، بە تایبەتیش لەبارەی هێڵی بۆڕی نەوتی خاوی و مۆرتاڵکی کەرکووک. لە سەر فرۆشتنی یەکەم کاروانی نەوتی هەرێم
ناڕزایەتەکانی بەرپرسانی حکوومەتی اتحادی بەتایبەتیش پەرلەمانتارانی ئیتلافی دەوڵەتی یاسا کە نووری مەلکی سەرۆکایەتی دەکات بەردەوامە و دەڵێن بنەماڵەی فەرمانڕەوا لە هەرێمی کوردستان تاکراوانە کار دەکات و وەکو دەوڵەتێکی سربەخۆ نەوتە ناردە دەکات. وەک محەممەد سەیهود پەرلەمانتاری دەوڵەتی یاسا دەڵێت هەرێم لە ناوخۆی دەوڵەتدا وەکو دەوڵەتێکی سربەخۆ مامەڵە دەکات و داوای لە حکوومەتی اتحادی کرد سزای تون دژ بە حکوومەتی هەرێم بگرێتە بەر. عودەی عەوادیش ئەندامی لیژنەی نەوت و وزەی پەرلەمانی عێراق هەناردەکردنی نەوتی هەرێمی وەک سەرەتایەک بۆ لە دەستدانی دۆسەی نەوت لەلایەن حکوومەتەوە لە سەرتاسەری عێراق لە قەڵەمدا. دەربارەی هەنگاوەکەی بەغداش بۆ تۆمارکردنی سکاڵا دژ بە حکوومەتی هەرێم و تورکیا لەتیف مستەفا پسپۆری یاسایی بەیەناڕتی ڕاگەیاند تۆمارکردنی سکاڵاکەی حکوومەتی عێراق نزیکەی 6 مانگی دەبێت و یەکلاکردنەوەی سکاڵاکەش کاتی زیاتری دەبێت. ئێمە مەجبورین نەوتی خاو بنێرینە دەرەوە. دوای 2 ڕۆژش لە ئەڵوێستی حکوومەتی بەغدا لەسەر تۆمارکردنی سکاڵا لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم و تورکیا وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم وەڵامی دایە و ڕایگەیاند سەرجەم هەڕەشەکانی بەغدا هەناردەکردنی نەوت ناوەستێنێت. لە بەیاننامەیەکی وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم کە کۆپیەکی دەستێنارتی کەوتووە ڕایگەیاندووە سکاڵاکەی حکوومەتی اتحادی دەبێتە هەڕەشەیەک بۆ پەیوەندیەکانی عێراق و کۆمپانیا جیهانیەکانی بواری نەوت و زیانیش بە پەیوەندی دیبلۆماتیەکانی عێراق دەگەیەنێت لەسەر ئاستی دەرەوە. وەک لە بەیاننامەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان داهاتووە بە هیچ شێوەیەک هەڕەشەکانی بەغدا کاریگەری نابێت و حکوومەتی هەرێم بەردەوام دەبێت لە هەناردەکردنی نەوت. هونەر ئەحسان ئێنارتی. مەزود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان فرانسۆ هۆڵاندی سەرۆکی فەڕەنسای دڵنیا کردوتەوە کە هەرێمی کوردستان سەرچاوێکی جێگەی دڵنیاییە بۆ وزە بەبێ ئەوەی ببێتە بەشێک لە ململانە سیاسیەکان. لەسەر ئەنجامی کۆبوونەوەکەی پاریس فەلاح مستەفا بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە کە یاوەری وەفتەکەی بارزانیە بە ڕۆژنامەی شەرق لەوسەتی لەندەنی ڕاگەاندووە کە بارزانی با فەرەنسا هۆڵاندی وتووە کورد هەوڵ دەدەن دەوڵەتی عێراق بە یەکگرتووی بمێنێتەوە تا و کاتەی بەغدا وەک شەریکێکی ڕاستەقینە مامەڵەیان لەگەڵدا دەکات لە بەڕێوەبردنی عێراق و پاراوێزیان ناخە. بارزانی ئەوەشی بە سەرۆکی فەرەنسا وتووە هەرێمی کوردستان ڕۆڵ دەبینێت لە هاوسەنگی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەستگیرۆیی ئاشتیانەی قەیرانی سووریاش دەکات لە ڕێی لە خۆگرتنی دەیان هەزار پەنابەری وڵاتەکە لەسەر خاکی هەرێمدا. سەبارەت بە نەوت و زەش فەلاح مستەفا بە شەرق لەوسەت دەڵێ لا کۆبوونەوەکەدا بارزانی فەرەنسا هۆڵاندی دڵنیا کردوێتەوە کە هەرێمی کوردستان سەرچاوێکی جێگەی دڵنیایە بۆ وزە و دوور لە ململانێ سیاسیەکان. دەشڵێت سەرۆکی فەرەنسا وەک سەرۆکی دەوڵەتێک پێشوازی لە بارزانی کرد. بارزانی ڕۆژی 21 مانگە سەردانێکی بۆ ئەوروپا دەست پێ کرد و ڕۆژی دواتر لە کۆشکی سەرۆکایەتی ئەلیزێ لە پاریس لاگە سەرۆکی فەرەنسا کۆبەتەوە. ڕێریشە سەردانی ئیتالیا و پاپای ڤاتیکان کە. سکرتێری ڕێکخراوێکەتی پیاوانی کوردستان ڕاگەاندووە لە ماوەی 5 مانگی ڕابردوودا 211 حاڵەتی توندوتیژی دژ بە پیاوان تۆمارکرا و 32 پیاویش خوان کوشتووە و 4 پیاوی تریش لەلایەن هاوسەرەکانیانەوە کوژراون. یەکێک لەو پیاوانشی کە توندوتیژی بەرامبەرکراوە دەڵێ 2 ساڵە لەلایەن هاوسەرەکەیەوە ڕێگەی نادرێت بچێتەوە ماڵەوە. منداڵەکەی حەزی بە دەنگی کەوە باوکیشی کەوێکی دروستکراوی بۆ کڕیوە بەڵام هاوسەرەکەی ڕێگەی نەداوە منداڵەکەی دیارەکە وەربگرێت. ئەمە دەستپێکی قسەکانی ئەو هاوڵاتیە کە خۆی دەڵێت لەلایەن هاوسەرەکەی و ڕێگەی نادرێت بچێتەوە ماڵەوە. ئەو هاوڵاتیە کە ناوی لای ئێنارتی پارێزراوە خاوەنی 3 منداڵە و ماوەی 11 ساڵە هاوسەرگیری کردووە بەڵام نزیکەی 2 ساڵە لەلایەن ژنەکەیەوە ڕێگەی نادرێت بچێتەوە ماڵەوە و دەژڵێت چەندین جار بەهۆی ئەو کێشەیەوە ویستوێتی خۆی بخنچێنێت. دەم هەیە بسمەوە ماڵەوە لەبەر مناڵەکان بژین خۆم تەلاق ناداوا دەکەم کە بسمەوە ئەو ماڵەی و لەگە ماڵ و مناڵی خۆمدا بژیم و بمێنم. ئیشەڵڵا ئەوە بیرم لەوەی کردوێتەوە چون مناڵەکە هەر مناڵێکی خۆم بە هەموو دنیا ناگۆڕمەوە. ئەو هاوڵاتیە تەمەنی 48 ساڵە و فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستانە و دانیشتووی شاری سلێمانیە. لە ئێستادا کێشەکەی لا دادگایە و خۆشی لا ژووری بینایەکی تاو نەکراودا ژیان بەسەر دەبات و خۆی دەڵێت سەرەتای کێشەکەی لە دوای ڕووداوێکی هاتوچۆ دەستی پێکردووە و دواتر هاوسەرەکەی پێوتووە باری دەرونی تێکچووە و نایەوێت لەگەڵیدا بژی. من داحمێکم بەسەر هات بە ماتۆڕە چوون بۆ ماڵی خۆشکم هاتمەوە بردویانم بۆ خەستخانەی شەید ئاسۆی لای قڕگەیە بردویانم بۆیە چاک بووم بەڵام من هیچ چاک بوومەوە لەخوای بەزادوێ نەمردوم ماوەم و بەڵام ژنەکەی من هەر دەڵێن ناوی بێ ئەو ماڵەی منیش ئەوە 2 ساڵە
نەچوومە ناڵە مناڵەکان هەر ببینم. هەر لەسەر ڕووداوەکانی تونوتیژی بەرامبەر پیاوان سکرتێری ڕێکخراوێکێتی پیاوانی کوردستان ڕایگەیان لە ماوەی 5 مانگی ڕابردوودا 211 سکاڵای تونوتیژی دژ بە پیاوان تۆمار کراوە و 32 پیاویش خۆیان کوشتووە و 4 پیاوی تریش لەلایەن هاوسەرەکانیانەوە کوژراون. لە یەکی 2014 تا 1/5/2014 بە پێی تۆمارکردنی ژنەی کەیسەکانی تونوتیژی ڕێکخراوی پیاوانی کوردستان 211 کەسی تونوتیژیمان هەیە، زائید 32 حاڵەتی خۆکوشتنی پیاوان هەیە و زائید 4 حاڵەتی کوشتنی پیاوان هەیە لەلایەن ژنانیان بە هاوکاری کەسی تر. هەر بەپێی ئامارەکەی چێتی پیاوان لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا تا ئێستا 145 حاڵەتی کوشتن و 914 حاڵەتی تونوتیژی بەرامبەر پیاوان ئەنجام دراوە. بەپێی ئاماری ساڵانی ڕێکخراوێکی پیاوان کە ڕێکخراوێکی ناحکمیە و کار لەسەر سکاڵای پیاوان دەکات، لە هەرێمی کوردستاندا حاڵەتەکانی تونوتیژی بەرامبەر پیاوان لە ساڵی 2008ەوە تا ئێستا بەم شێوەیە بووە. لە ساڵی 2010دا 33 حاڵەتی تونوتیژی ئەنجام دراوە و لە ساڵی 2009دا 59 حاڵەت و ساڵی 2010 86 حاڵەت و ساڵی 2011 111 حاڵەت و ساڵی 2012 163 تونوتیژی و 47 حاڵەتی خۆکوشتن یان خۆخنکاندن تۆمار کراوە. لە ساڵی ڕابردووشدا 251 حاڵەتی تونوتیژی و 62 حاڵەتی کوشتن تۆمار کراوە. لە ماوەی 5 مانگی ڕابردووی ئەم ساڵیشدا 32 پیاو خۆیان کوشتووە و 4 تریش کوژراون و 211 حاڵەتی تونوتیژیش بەرامبەر پیاوان تۆمار کراوە. هێمن مەحموود نارتی، سلێمانی. ناوبڕێک و بەردەوامی زیاتر. حکوومەتی هەرێم ڕایگەیان لە فرۆشینەوە بەردەوام دەبن و هەوڵ دەدەن لە داتی ناوخۆ ئەو نەوتی دەیفرۆشن موچەی فەرمانبەران دابین بکەن. کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەردەوام و قەیرانی دارایی هەرێم تاوتێ دەکرێت و بڕیاریشای خوێنەوە بۆ چەند پرۆژە یاسایی بکرێت. پۆلیسی پارێزگای دهۆک وردەکاری کوشتنی ژنە 15 ساڵانەکەی کۆمەڵگەی کەڵەکچی ڕاگەیاندوویەکێتی زانایانیش داوای سزادانی و مامۆستایی نێ دەکات کە ئامارەی بڕیوە. هێزەکانی یاسایش لە سەر فەرمانی دادوەر کەسێکیان لە خانەقین دەستگیر کرد کە فەرمانی دەستگیرکردنی هەیە لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە و ناوی لە نێو ئەو 258 مستەشارەدایە کە تۆمەتبارن لە پرۆسەی ئەنفالدا. وتێبێژی پۆلیسی کفریش بێنارتی ڕاگەیان ئەوە دووەمین مستەشارە کە لە سنووری قەزای کفری دەستگیر دەکرێت و لێکۆڵینەوە لەگەڵی بەردەوامە و دوا بەدوای ئەوەش ڕادەستی بەغدای دەکەن. ژمارێک لە کەسوکاریان فالکراوەکانیش لە بەردەم ئیدارەی گەرمیاندا گربوونەوە و هۆشداریاندا حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکان لە داڵدەدان و ڕادەزنەکردنی تۆمەتبارە کوردەکانی دۆسیەی ئەنفالدا. لە گربوونەوەیەکدا ژمارێک لە وارسی ئەنفالکراوەکانی سنووری گەرمیان لە ڕێگەی بەیاننامەیەکەوە هۆشداری توندیاندایە حکوومەت هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان لە داڵدەدان و ڕادەزنەکردنی تۆمەتبارە کوردەکانی دۆسیەی ئەنفال بە دادگای باڵای تاوانەکانی عێراق. گربوونەوەکە لە بەردەم ئیداری گەرمیان لە قەزای کەلار ئەنجام درا و بەشێکی زۆر لە وارسی ئەنفالکراوەکان لە سنووری ئیداری گەرمیان ئامادەی بوون و یاداشتێکی ناڕزاییان ئاراستەی هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان کرد. بۆیە جارێکی تر هۆشداری تند دەدەین بە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو لایەنە سیاسەکان و لایەنە پەیوەندیدارەکان کە ئێوە بەرپرسارەتی ئەم کۆتایی و کە ئێوە بەرپرسیاری یەکەم و کۆتایی دەزانین لە فەرامۆشکردن و جێبەجێ نەکردنی بڕیاری دادگای باڵای تاوانەکان و دەستگیر نەکردنی تۆمەتبارانی کەیسی ئەنفال. هاوکات لەگەڵ خۆپشاندانی وارسی ئەنفالکراوەکان لەلایەن هێزانامنیەکانەوە یەکێکی تر لە داواکراوە کوردەکانی دۆسیەی ئەنفال لە قەزای خانەقین دەستگیر کرا و پێشووتریش بە بڕیاری دادوەری قەزای کفری تۆمەتبارێکی تری هەمان دۆسێ دەستگیر کرا بوو. ئەمە چەندەمین جارە و لە دوای دەرچوونی بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراق تایبەت بە دەستگیرکردنی تۆمەتبارە کوردەکانی دۆسیەی ئەنفال وارسی ئەنفالکراوەکان لە ڕێگەی خۆپشاندان و گردبوونەوەوە داوای دەستگیرکردنی ئەو تۆمەتبارانەکەن.
ئەکیێتی لەو تاوانبارانەی کە لە کەیسی ئەنفالدا داواکراون لە دادگای لێکۆڵینەوە لە دادگای تاوانەکانی بەغاوە لەلایەن دادگای کفریشەوە فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو بە ناوی عاسی محەممەد شەریف کە ئەمڕۆ لە شاری خانەقین لەلایەن هێزەکانی ئاسایشەوە دەستگیر کرا و ڕەوانەی دادگای لێکۆڵینەوەی کفری کرا و ئێمەش لە سەر بڕیاری دادوەر بڕیاری بەندکردنیدا و لەلایەن خۆمانەوە ڕەوانەی دادگای تاوانەکانی بەغایەکەین. ئەم ساڵ 4 ساڵ تێپەڕە بێ بەسەر ناردنی بڕیارەکەی دادگای باڵای تاوانەکانی عراق بۆ هەرێمی کوردستان کە تایبەتە بە دەستگیرکردنی 258 تۆمەتباری دۆسەی ئەنفالی نیشتەجێی هەرێم. سەرڕایەوەی تا ئێستا کەسیان دەستگیر نەکراون هاوکات بەشێک لەو تۆمەتبارانش لە ژیاندا نەماون یان هەرێمی کوردستانیان جێهێشتووە و نیشتەجێی دەرەوەی وڵاتن. لە ئێستەشدا ڕێکخراوەکانی بواری ئەنفال و چالاکانی ئەو بوارە هەوڵەکانیان شڕ کردوتەوە بۆ ئەوەی لە ڕێگەی فشاری مەدەنیەوە هەرێمی کوردستان ناچار بکەن بە ڕادەستکردنەوەی جاش و مستەشارەکان بە دادگای باڵای تاوانەکانی عراق. ئاراستەکردنی پرسیار بۆ وەزیری ناوخۆ و دەستگا ئەمنیەکان دوو پرسیاری لە خۆگرتووە بۆ ئەم تۆمەتبارانە کە دادگا داوای کردوون دەستگیر ناکرێن خاڵی دۆمیان بۆ گوێ لە کەسوکاری قوربانیانی ئەنفال ناگیرێت کە دەیان جارە دێنە سەر جادە و خۆپشاندانەکەن لە ڕاستیدا ئێمە چاوەڕێی وەڵامی لە وەزیری ناوخۆ ئەگەر وەڵاممان نەدرێتەوە ئێمە بە دواداچوونی تر دەکەین تا لێپرسینەوە و بانگێشکردنی وەزیری ناوخۆ بۆ پەرلەمان لەسەر دۆسەی ئەنفال 422 کەس وەک تۆمەتباری دۆسێکە لە بڕیارەکەی دادگای باڵای تاوانەکانی عراقدا ناویان هاتووە. لەو ژمارەش 258 تۆمەتباریان کوردن و باپەی زانیاریەکانیش نزیکەی 25 تۆمەتباری دۆسێکە گەرمیانی بوون بەڵام ئێستا بەشی زۆریان ناوچەکەیان جێهێشتووە. مەریوان حەسەن NRT گەرمیان. فەرمانبەرانی شارەوانی کۆیە بۆی فراونبوونی زیادەڕۆیی بۆ سەر چەند مڵکێکی گشتی قەزاکە و بڕیارەندامان بگرن و هیچ کارێک لە فەرمانگەکەیاندا ئەنجام نەدەن. هێمداد مەجید سەرۆکی شارەوانی کۆی بەنارتی ڕاگەیان دیاردەی زیادەڕۆیی لا قەزای کۆیە زۆرە و زیانی زۆریشی با مڵکی گشتی گەیاندووە. سەرۆکی شارەوانی کۆی ڕاشگەاندووە دوای چەند جارێک تۆمارکردنی سکاڵای یاسای و ئاگادارکردنەوەی لایەنە پەیوەندیدارەکان بەڵام تا ئێستا هەوڵ نادرێ ڕێگری لەو دیاردەیە بکرێت. فەرمانبەرانی شارەوانی کۆی بڕیاریشانداوە بۆ ماوەی 3 ڕۆژ مان بگرن و هیچ کارێک لە فەرمانگەکاندا ڕانەپەڕێن و ئەمەشیان بۆ ئەوە کرد ئەگەرم دیاردەیە بنەبڕ نەکرێت هەڵوێستی تریان دەبێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک لە چالەکانی مەدەنی کوێ دژی داگیرکردنی مڵکی گشتی لە قەزاکاندا گربوونەوە و داوایان کرد ڕێگری بکرێت لە داگیرکردنی مڵکی گشتی و دروستکردنی خانوو بە شێوەی زیادەڕۆیی. دیاریدەی دەست بەسەر داگرتنی مڵکی شارەوانی و زیادەڕۆییکردن بە دروستکردنی خانوو بێ بینای بازرگانی بێ باخچە بێ یان دروستکردنی سیاج بێ لەسەر ئەو زەویانەی کە مڵکی گشتینە. ئەگەر ئەم دیاریدەیە بەردەوام بێت ئێمە وەک شارەوانی ناتوانین کار و پرۆژەکانمان بە پێی ماستەر پلانی دانراوە بۆ فراوانکردنی شار بە پێی پێویست جێبەجێ بکرێت. بۆیە بە بەڕێستان و گشت لایەنەکان بەڕێکخراوە حکومی و ناحکومیەکان و هەموو خەمخۆر و دڵسۆزانی شارەکەمان ئاگادار دەکەینەوە کە ئێمەی فەرمانبەرانی سەرۆکاتی شارەوانی کۆیە بای کۆتی دەوامی فەرمی دەکەین لە بەرواری ئیمڕۆ 25/5/2014 بۆ ماوەی 3 ڕۆژ وەک ناڕەزاییمان بەرامبەر بە دیادەی زیادەڕۆی و تەشەنەکردنی. هاوڵاتێکی شاری هەولێر لە کۆتایی ساڵەکانی هەشتادا بۆی نالەباری بارودۆخی یارەمی کوردستانەوە چۆتە دەرەوەی وڵات. لە ئێستاشدا پاشگەرانەوەی بۆ هەولێر بۆی دەرکەوتووە ماڵ و مڵکەکەی کە نزیکەی 63 دۆنمە لەلایەن حکوومەتەوە دابەشکرا بەسەر کۆمپانیا و خەڵکی تردا. ئەو هاوڵاتی دەڵێت هەرچەندە سەرجەم بەڵگەی ئاساییەکانی ئەو زەویانەی هەیە بەڵام حکوومەت زەوی و مڵکەکانی بۆ ناگەڕێنێتەوە. حاڵەتەکانی دەست بەسەرداگرتنی ماڵ و مڵکی هاوڵاتیان لەلایەن بەشێک لە بەرپرسان و حکوومەتەوە پاشان دابشکردنیان بەسەر کۆمپانیا و خەڵکانی نزیک لە خۆیان بەردەوامی هەیە. هەوڵاتێکی شاری هەولێر کە بەهۆی خراپی ڕەوشی سیاسی هەرێمی کوردستان لە کۆتایی هەشتاکاندا سەفەری دەرەوەی وڵاتی کردووە. دوای گەڕانەوەی بۆ کوردستان و سۆڕاخکردنی ماڵ و مڵکەکەی بۆی ئاشکرا بووە زەویەکەی کە 63 دۆنمە لەلایەن حکوومەتەوە دابش کراوە بەسەر کۆمپانیا و خەڵکی تردا و یەکەی نیشتەجێبوونی لەسەر دروست کراوە و خۆی دەڵێت چەند جارێک هەوڵی گەڕانەوەی زەویەکانی داوە بەڵام تا ئێستا ئەو زەویانەی بۆ نەگەڕێنراوەتەوە. من هاتم ساڵی 92 4 قطع عاردم هەبوو سێیان لە منطقەی بحوس و یەکان لای مارشمۆنی هەمووی وەرگیراون ئەوەی بحوس بەناوی وەزارەتی زراعە کراوە قسمی بحوس ئەوەیش لێرە بەناوی بەلەدەی عنکاوە کراوە تەوزیع کراوە زیاتر لە 100,000 دلار تەکلیفمنی کردووە نەگەیشتم و هیچ مەرحەلەیەک و هیچ نەوع تعویزاتیش وەرم نەگرتووە تا ئێستا بەڵگەنامەم هەیە بەو قسە بەنسبەتی تاپۆ تامان عاردەکە وەرەسەی باپیرمەوە. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا
قەرەبووی 25 دۆنمیان لەو 63 دۆنما بۆ کردبەوە بەڵام دوای 2 ساڵ لا قەرەبووکردنەوەکە ئەو 25 دۆنمەی دیکەشیان لێ سندوێتەوە ئەو هاوڵاتیە دەڵێت سەرجەم بەڵگەنامە یاسایەکانی پێیە کە دەیسەلمێنێ خاوەنی ئەو زەویانەیە جێگری سەرۆکی شارەوانی هەولێریش دەڵێ لیژنەیەکمان بۆ ئەو زەویانە پێگێناوە ئێستا چەند پارچە زەویەکەیە سەنەدی بۆ کرایە و درایتە خەڵچێکە تعویزی عادەکانی خۆیە و هەر هەمان پارچە زەوی لەلایەن لیژنەی ماستەرپلان بە کارت قەرەبەوە کراوەتەوە ئێستا ئەو حالت ئەو مشکلەیە بەرەو چارەسەرکردن چوەچکە ئێستا لیژنەیەکی هاوبەش لە بینی شارەوانی عینکاوە و شارەوانی هەولێر و تەختت ئەمرانی بە سەرۆکایەتی قایمقامی هەولێر پێکاتوە بۆ چارەسەری ئەو گرفتە هاوکات لە ماوەی ڕابردوودا لە شارەکانی هەرێمی کوردستان حاڵەتەکانی دابشکردنی زەوی هاوڵاتیان بەسەر خەڵکانی دیکە لەلایەن حیزب حکوومەتەوە بینرا و بەشێک لە خاوەن مولکەکانیش بەڵگەنامەی تەواوی خاوەندارێتیان خستوەتە بەردەست بەڵام وەک خۆیان دەڵێن حکوومەت وەڵامی نەداونەتەوە کێشەکانیان بۆ چارەسەر ناکەن هێرشقادر NRT هەولێر هەر لە هەولێر دەمێنینەوە فەرمانگەی ئاوی ئەو شارە ڕایگەیان کۆمپانیایەک بڵاوی کردوێتەوە ئاوی هەولێر خاوێن نیە و بانگەوازی بۆ فرۆشتنی ئامێری پاڵافتکردن کردووە بۆیە داوا لە دانیشتوانی شار دەکە ئاوی هەولێر خاوێن و پێویستی بە پاڵاوتن نییە. مەسعود محەممەد بەڕێوبەری فەرمانگەی ئاوی هەولێر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا هۆشداریدایە دانیشتوانی ئەو شارەوە کە چەند کۆمپانیایەک بڵاوین کردوێتەوە ئاوی هەولێر پاکژنێ و پێویستی بە ئامێری پاڵفتەکردن هەیە و هەر خۆشیانەوە ئامێرە دەیفرۆشن. ڕۆنیشی کردوێتەوە کۆمپانیەکە لە ڕێی تەلەفۆنەوە بە خەڵکی هەولێریان وتووە ئاوی هەولێر پاکژ نییە. وتیشی ئاوی هەولێر بە پێوەری دابشکردنی ئاو لە عێراق ڕۆژانە 6,000 مەتر سێجا دابین دەکرێت و ئاوێکی پاکژە و خاوێنە. ڕۆژانە نمونەیە و ئاوی دابش دەکرێت کۆنتترۆل دەکرێت و فەرمانگەی تەندروستی هەولێر و چەند ڕێکخراوێکی گیانی وەک تەندروستی جیهانی و یونسێف چاودێری پشکنین دەکەن. سەبارەت بە دەنگۆی پیسی ئاوی هەولێر بەڕێوەبەری دابشکردنی ئاوی هەولێر ئاماژەی بۆ کردووە چەند کۆمپانیایەک ئەو پرۆپاگەندان بڵاو کردوەوە کە گوایە ئاوی هەولێر پاکژنێ و دەبێت پاڵفتە بکرێتەوە بە وتەی ئەو بەڵام ئەوە ڕازنیە و ئاوی هەولێر پاکژە. چەند کۆمپانیایەک لە ناو شاری هەولێر دەسوڕێنەوە تەلەفۆن لە بۆ خەڵک دەکەن بە مەبەستی جیاجیا تەنها بۆ ئەوەشە ئەو ئامێرەی خۆیانی تێدا بفرۆشین زۆر جاریش وە بڵاو دەکەنەوە کە ئاوی هەولێر پیسە یعنی وا بەو مەرجەی یاخود بەو ڕێگەی قسە لەگە خەڵکی دەکەن کە ئەو ئاوی هەولێر ئاوێکی پیسە. ئێمە لێکوانەوە لە پێش چاوی هەموو ڕاگەیەندەکان دڕێن ئەو ئاوی ئێمە دابینی دەکەن ئاوێکی پاک و تەمیز و خواردن خاوێنە. دوای دوو جار لە داخستنی کەناڵی ڕابوونی سەر بە بزوتنەوەی ئیسلامی بۆ جاری سێم بۆی کێشەی دارایی و بڕیادرا کەناڵەکە دابخرێتەوە. بۆیە ئەو قەیرانە دارایی کە ماوەی زیاتر لە 6 مانگە لە هەرەمدا دروست بووە کاریگەری لە سەر بەشێک لە حەزبەکان و دەستگاکانی ڕاگەاندن دروستکردو و بزوتنەوەی ئیسلامیش بۆی کەمی بوجە و بڕیاری داخستنی کەناڵە تەلەڤیزیۆنەکەیدا. کەناڵی ڕابوونی سەر بە بزوتنەوەی ئیسلامی ماوەی ساڵێکە دامەزرا و نیوەڕۆی ئەمڕۆژ بۆ جاری سێم پەخشەکەی ڕاگیرە و بە وتەی کادرێکی ڕاگەاندنی بزوتنەوەی ئیسلامیش لەسەر کارکردنی کەناڵەکە قەرزارن. بەداخەوە ڕایەگەینین کە کەناڵی ئاسمانی ڕابوون داخراوە هۆکارە سەرێکەکەشی بۆ ئەو قەیرانە ئابوووریە ئەگەڕێتەوە کە بزوتنەوەی ئیسلامی ماوەی نزیکی 6 مانگە تێکەوتووە هەر لەگەڵ کێشەی بوجە لە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندا بزوتنەوەی ئیسلامی ڕوبەڕووی ئەو قەیرانە بووە کە ماوەی 6 مانگە بوجە و نەسری لە حکوومەتی هەرێم وەرنەگرتووە. بەڵام بەداخەوە توانین بڵین حیزب کە حکومڕانیە وڵاتەیە کات خوێندنەوەی بۆ تەواوی دۆخ و زروفەکانی کوردستان خوێندنەوەیکی حیزبیانەیە نەک حکومیانە. ئۆتۆمبیلێکی جۆری لانگرۆزەر لە چیای ئەزمەری شاری سلێمانی کەوتە خوارەوە هەردوو سەرنشینەکەی گیانیان لەدەستدا. بەهمان عەبدوڵڵا وتەبێژی تووشەی سلێمانی بەنارتی ڕاگەیان پاشەوەی شۆفێر ئۆتۆمبیلەکە کۆنتترۆلی لەدەستداوە لە چیای ئەزمار کەوتەتە خوارەوە هەردوو سەرنشینەکەی گیانیان لەدەستداوە. ئۆتۆمبیلێکی جۆری لاندکرۆس لەسەر شاخی ئەزمەر بەداخەوە لە کۆنتترۆلی لەدەستداوە و بە دیوی شاخی هەروتە کەوکو خۆتان دەبینن هاتۆتە خوارەوە. دیارە شۆفێرێک و سەرنشینێکی تیا بۆ لە ڕێگە زیمێ هەردووچیان بەداخەوە جانیان لەدەستداوە. شۆفێرەکە بە پێی ئەو ناسنامانی کە ئێمە بەردەستێمە کەوتووە خەڵکی شاری سلێمانیە تەمەنی ماڵدی 1970 دانیشتووی شاری سلێمانی گەڕێکی سەرچنارە. کێشەی نیشتەجێبوون و دواکەوتنی موچە خێزانێکی شاری سلێمانی ناچار کرد لە شوێنێکدا بژین
کە پێشتر بۆ بەخێوکردنی مەڕووماڵات بەکارهێنرا و چەند شوێنێکیشی داڕوخەوە. ئازاسایید باوکی 5 منداڵە، پێشتر کرێکی بووە، ئێستاش بۆی دواکەوتنی موچەکەیەوە ململانەی لەگەڵ پیسترین شوێنی نیشتەجێن بووندا هەیە، هەرچەندە و ژینگە پارێزە لە شارەوانی بەکرێجۆ. نزیکەی هەفتەیەکە کەلاوەیەک بۆتە شوێنی نیشتەجەبوونی خێزانێک. ئازاد سەعید و سەبیحەی هاوسەری لەگەڵ 5 منداڵ لێرەدا دەژین، شوێنێک پێشتر مەڕووماڵاتی تێدا بەخێو دەکرا. ئازادی تەمەن 41 ساڵ ژینگە پارێزە لە شارەوانی بەکرەجۆی سەر بە پارێزگای سلێمانی، وەک خۆی دەڵێت چەندین جار داوای کردووە زەوی پێ بدرێت، بەڵام وەری نەگرتووە. ئێستاش ئەم ژینگە پارێزە ژینگەی شوێنی مانەوەی خۆی و خێزانەکەی پێپاک ناکرێتەوە، چونکە ناچارە ئالێرەدا بژی. کارم ئەوەیە کە تا سەر لە کرێکی بووم و کرێکیم و بەبەری معاشم نەبوو دو خانووی دەریان کردم و دەرواتم نییە بیکەم. شوێنە داڕوخاوەکە بۆنێکی پیسی تێدا بڵاو بۆتەوە و چەند کەلوپەلێکی تێکشکاوی لە خۆگرتووە. شوێنێک منداڵەکانی ئازاد کاتی خۆیانی تێدا بەسەر دەبن. یەکێکیان ئاسۆی تەمەن 8 ساڵە، وەک باوکی دەڵێت بەهۆی هەژاریەوە نەیتوانیوە بیخاتە قوتابخانەوە. پەیمانیش کچە گەورەی ئەم خێزانەیە، ئێستا لە پۆلی 12 ئامادەییە و وادەی تاقیکردنەوەکانی نزیک بۆتەوە و حەز دەکات ساڵێکی تر لە زانکۆ بواری مێژوو بخوێنێت. مێژووی ئێستای ژیانیشی بیر ناچێتەوە. منداڵەکانی تری ئازاد هەر یەکە و چیرۆکێکی پێیە، دایکیشیان بە ناچاریەوە باوەشی بۆ هەموو ئەو چیرۆکانە کردوتەوە. ئێستا منەر خواردنێ بۆ مناڵانە حازەکەم هەر وەکو زەهرێک وایە کە دەرخوادی و مناڵاندەم لەبەرەوەی ئەو هەموو چڵکاوە پیسەوە ئەو مێش و مەگەزە لەم ناوەیە وانێ کاکەجان خۆشم بەخوا 7 ساڵە لە تاو ئازاری گورچی لەم هەر چارەسەری نەبوو لەبەرەوەی کەم دەرامەت بووین و نەمان بووە هەتا کێشەکەی خۆم چارەسەرکەم. خۆشم ئافرەتی ماڵم هیچ معاشێکم نییە، 4 مناڵشم لە مەکتەبە، هەر بە پێ هاتوچۆی مەکتەبەکان لەبەرەوەی مەکتەبەکانیان لە قیژ نەچێت. ئازاد یەکێکە لەو هاوڵاتیانەی کە بەدەست کێشەی نیشتەجێبوونەوە دەناڵێنێت، سەرای ئەوەی ئەم 13 ساڵی خزمەتی هەیە وەک کارمەندێکی حکوومەتی هەرێم. کە باسی ژیانی خۆی بۆ کردم لە دایرە، منیش هاتم سەی شوێنەکەم کرد، ئێتە پێمان خۆش بوو کە کەناڵەکانی ڕاگەاندی لە ئاگادار بکەینەوە بۆی حکوومەت ئاگای لە ژیانی هاوڵاتیە بێکە لە گەورڕێک خۆی و 5 مناڵ ژیان بەسەرەبات. NRT پەیوەندی کرد بە ئاوات محەممەد قایمقامی ناوەندی سلێمانی، بەڵام ئەو وتی چارەسەرکردنی کێشەی ئەم خێزانە پەیوەندی بە بەڕێوەبەراتی کاروباری کۆمەڵایەتیەوە هەیە. ئازاد سەعید و خێزانەکەشی هیچیان پێ نییە جگە لە چاوەڕوانی. شوان عادل، NRT سلێمانی. کۆنسڵخانەی ئیماراتی عەرەبی لە هەولێر ڕایگەیاند ئێستا 112 کۆمپانیای ئیماراتی لە هەرەمی کوردستان سەرمایەگوزاری دەکەن و کۆتای ئەمساڵ قەبارەی سەرمایەگوزاریان دەگاتە 7 ملیار دلار. راشد منسوور کۆنسڵی ئیماراتی عەرەبی لە هەولێر ڕایگەیاند ئاڵوێری بازرگانی لە نێوان هەرەمی کوردستان وڵاتەکەی چۆتە قۆناغێکی باش و ئێستا 112 کۆمپانیای ئیماراتی لە هەرەمی کوردستان سەرمایەگوزاری دەکەن. کۆتای ئەمساڵ قەبارەی سەرمایەگوزاریان دەگاتە 7 ملیار دلار. وتیشی کۆنسڵخانەی ئیمارات لە هەولێر منتەدایەکی ئابووری لە مارکەرتی خانوبەرە ڕێک دەخات و دەیەوێت نمونەیەکی سەرکەوتوی وڵاتەکەی بگوازێتەوە بۆ هەرەمی کوردستان. سەبارەت بە ئاسێ و بەرهێنانی کۆمپانیەکان لە هەرەمی کوردستان دەڵێ هێشتا ژمارەیەکی تەواو و دروست لە سەربڕی و بەرهێنانی ئیماراتی لە هەرێمدا دیار نیە، بەڵام بە تەواوبوونی 3 پرۆژەی گەورە کە ئێستا کاریان تێدا دەکرێت تا کۆتای ئەم ساڵ قەبارەی و بەرهێنانی ئیمارات لێرە دەگاتە 7 ملیار دلار. کەلوپەلی هەناردەکراوی ئیمارات بۆ هەرەمی کوردستان شمەک و خۆراک و هەندێک شمەکی سەرەکیە بۆ کەرتی بنیادنان. لەلایەکی ترەوە هەرەمڕۆ لە شاری هەولێر ئەندازیارانی تەلارسازی ئیمارات ئەزموونی خۆیان لە کاری ئەندازیاری تەلارسازیدا خستە ڕوو. بۆ پێشی قسینی پەیوەندەکان بەڕاستی زیارەتکردنی ئەو شاندە پیرۆزە لە مەجموعەک شارەوانەکانی دووبەی و عەجمان و هەندێک دەستگای ئیش و کار و دروستکردنی هەندە مجەمەعاتی سەکەنی و تیزاری بۆ دیارکردنی ئەو بابەت و ئەو سیستەمانەی کە لە وڵاتی ئیمارات هەیە و بەتایبەتیش لە شاری دووبەی بەتەکید ئەگەر لەگەر ژینگەی کوردستان دروست بکرێتن لەبەرەوەی هەر شوێنە و ژینگەی خۆی هەیە بەتەکید ئەو با بڵێم خاڵانەی کەوا هاوبەشە لە ناحیە ژینگەی لە هەرێمی کوردستان دەتوانن سوودیانە بکرێت لەبەرەوەی ئەوەی ئێستا ئەمە دەیبینین لەو عەرزەی کەوا دەیکرێتن زۆربەی نقاتی عالم یعنی ستاندەراتی عالمیان بەکارهێناوە. سپۆرانی بواری خۆراک ئاماژە بۆ دەکەن توێکڵی پیاز و کاڵک و پرتەقاڵ کە زۆربەی خەڵکی فڕیان دەدەن سوود و بەهای خۆراکی و تەندروستی ئێجگار زۆریان هەیە. ڕۆژنامەی دێلی مەلی بەریتانی دەڵێت لە توێکڵی پیازدا مادەی کوێرستین هەیە کە
بۆیەکی ڕووەکیە و فشاری خوێن کەم دەکاتەوە ڕێگە دەگرێت لە تەسەکبوونەوەی بۆرەکانی خوێن. هاوکات سوودی هەیە بۆ چارەسەرکردنی هەوکردن، بەڵام هەموو دەزانین ناتوانرێ ڕاستەوخۆ توێکڵی پیاز بخورێت لەبەرەوەی پسپۆڕەکان ئامۆژگاری دەکەن کە تێکەڵ بە شلە و شۆربا جیاوازەکان بکرێت لە کاتی لێناندا و بەر لەوەی پێشکەش بکرێت لە خۆراکەکەدا جیا بکرێتەوە و فڕە بدرێت. بە هەمان شێوە گەڵای بڕۆکلی دەوڵەمەندە بە ڤیتامین ئەیوسی دەکرێت لە دوای کەمێک کوڵاندنی لە دروستکردنی یاپراخدا بەکاربهێنرێت یان بە هەر ڕێگایەکی تر کە لەگەڵ حەزی مرۆڤدا بگونجێت. هەرێک لە توێکڵەکانی پرتەقاڵ و کاڵک دەکرێت لەگەڵ میوەکەی خۆیدا بەهاردرێت و بکرێتە شەربەت و بخورێتەوە. توێکڵی کاڵک مادەی سیترۆلینی تێدایە کە ترشێکی ئەمینیە و سۆڕی خوێن چالاک دەکات. لە توێکڵی پرتەقاڵیشدا بەڕێکی باش ڕیشاڵ و ڤیتامین و تێکەڵەی فلافۆنوین هەیە. هەماشت بۆ لاسکی سڵقیش ڕاستە کە بڕێکی زۆر ترشی ئەمینی لە جۆری گڵۆتامین و دژە ئۆکسیدەکان و ترشی کاربۆلیک لەخۆ دەگرێت. ماسی داریخکە لە ناو دەریاچەی وانی باکووری کوردستان دەژین هەموو ساڵێ لە کاتی هێلکەکردنیان لە 15 نیسانەوە تا 15 تەمووز ڕوو لە سەرچاوە ئاوێ شیرینەکان دەکەن و لەو دەریاچەیەدا دەڕۆن. ئەمەش بۆ تەجێی سەرنجی گەشتیارانی ناوخۆی و بیانی. ئەمساڵ لەلایەن کۆلێژی سەرچاوە ئاویەکانی سەر بە زانکۆی یوزنجیل بە دانانی کامێرای ژێرئاوی پەڕینەوەی ماسیەکان تۆمار دەکرێن. بەر لە کۆتایی گرنگترین سەردەرتان بەبیردێنینەوە. حکوومەت هێرەم ڕایگەیان لە فرۆشتنی نەوت بەردەوام دەبن و هەوڵدەدەن لە داهاتی ناوخۆ و ئەو نەوتی دەیفرۆشن موچەی فەرمانبەران دابین بکەن. کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەردەوام و قەیرانی دارایی هەرێم تاوتوێ دەکرێت و بەڕاریشا خوێنەوە بۆ چەند پرۆژە یاسایەک بکرێت. پۆلیسی پارێزگای دووە کوردەکاری کوشتنی ژنە 15 ساڵانەکەی کۆمەڵگەی کەڵەکچی ڕاگەیاندوێکێتی زانایانیش داوای سزادانی و مامۆستایانێ دەکات کە ئاماری بڕیوە. هەواڵەکانتان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.